لە هەشتاکانی سەدەی ڕابردووەوە هاتوچۆی بازاڕەکانی فرۆشتنی ئۆتۆمبیل دەکات و دەڵێ بێبازاڕی ئێستا بە بیرەوەری 40 ساڵی ڕابردووی ئەو پێشینەی نەبووە. ئەحمەد محەممەد کڕیاری ئۆتۆمبیلە لە پێشانگەکانی فرۆشتنی ئۆتۆمبیل لە سلێمانی و دەڵێ لە ڕابردوودا خەڵک بەپێی سەری مانگ مامەڵی دەکرد و ئۆتۆمبیلی دەکڕی، بەڵام ئێستا نەموچە هەیە و نەسەری مانگێک و بەو هۆیەوە بازاڕەکە سست بووە. خەڵک ئەگەر پارەی پێ نەبێت چی دەسڵاتێکی هەیە، هیچ دەسڵاتێکی نییە. ئەم بێموچەیە خراپترین چی دروست کردو بۆ ئەم ملەتە. خۆی ناتوانین بڕێن ئەم بێموچە ئەم زروفە خراپترین شتی دروستکە بۆ ئەم ملەتە. چکە کە تۆ معاشت وەرگرت کە موچەت وەرگرت کە پارە دەوەرگرت تێی تەمینی ماڵەکەت ئەەکەی، ئیشی ماڵەکەت ئەەکەی، بڕین یارمەتی کەس و کارە نەبوونەکەت هەیە. ئەویسا خەڵکێکەیە وەختی خۆی ئیشی حڕی کردووە لە مۆزەف دەوڵەمەندتر بووە. ئێستا ئەو خەڵکانی کە ئیشی حڕیان کۆتاوە تەواویان کردو هیچیان پێ نەماوە. ئێستا بەڕێزگیان جاران ئێمە پیاوێکی وەکو بەڕێزدا مۆزەف بووین موچەکە لە 100 وەرئەگیرا کە موچەکەت وەرەگرت لە 100 من سیارێکمەدا پێ بە 150 وەرەقە ئەو کاکە هەموو 25 وەرەقەم لە ئەمێنە 30 وەرەقە موقعی چێکە کاک سەری مانگ بۆتە ئێنام ئێستا نییە لەکوێ بێنی بێمەعاشی بێموچەیی لەبەر هەمی ڕەبتە بەیەکەوە کابراایکی مۆزەفە قیستی لەلایە ئەوەی کاچی قیستەکەی بۆ باتەوە ئەویش هێت بۆ بازار ئاڵوێڵێکەکە لە بازاڕەکە ئەویش نەماوە بە عام هەمی وەستاوە. فرۆشیارێکی ئۆتۆمبیل دەڵێ پێش قەیرانی دارایی و بێموچەیی ڕۆژ هەبووە 10 ئۆتۆمبیلی فرۆشتووە، بەڵام ئێستا بە مانگێک ئەتوانێت تەنیا 1 ئۆتۆمبیل بفرۆشێت. وڵای سوپاس بۆ قەت زۆر باشە بە مانگی سارێگە فرۆشتی. من ڕۆژ بووە ئا لە مەعرزان 10 سیارم فرۆشتووە. وڵای سەرانم بە مانگێکە سارێ فرۆشتێ. وەزعکەیان تێکگاوە کەس بە کەس نییە تێگەشتی. نازانی ڕوو بکەیتە کوێ ئیتر وەزعەکان تێکگاوە بە دڵی خۆیان. ئێستا خراپترە لە 3 ساڵەوە پێش، بەڵام هەر بەشی خۆی نەوەستاوە. بەعزێ ئیشی تر هەیە مەسەلەن عەقارات جاری وایە هەر قفڵە بێ ئەم نەوەستاوە بڵێ وەستاوە. هەموو کاتێ هەموو ڕۆژێ سیارە بە سعری خۆی ئەفرۆشتێ. کەم بۆ تۆ بازارکەم بۆ تۆ ئیشکەم بۆ تۆ واریداتکەم بۆ تۆ، بەڵام بڵێ وەستاوە نەوەستاوە. تا دێت کاریگەریە نەرێنەکانی بێموچەی لەسەر تەواوی سێکتەرەکانی ژیان ڕەنگ دەداتەوە و دەسەڵاتدارانی هەرێمیش تەنیا سەیری دۆخەکە دەکەن و هیچ هەوڵێکی کردارەکی بۆ باشتربوونی دۆخی هاوڵاتیان و دابەشکردنی موچە نانێن. وەکو تەنزێک بەشێک لە کڕیاران و فرۆشیاران لە پێشانگەکانی سلێمانی دەڵێن بەهۆی خراپی دۆخی ژیانی فەرمانبەران و هاوڵاتیانەوە لە پێشانگەکان هیچ خواستێک بۆ کڕینی ئۆتۆمبیل نییە، بەڵکو لە بەرامبەردا خواست بۆ کڕینی گوڵە بەڕۆژە و چەدەسات و پاقلە هەیە بۆ ئەوەی کاتەکانی خۆیان بەسەر بەرن لە پێشانگەکان و تەنیا تەماشاوانی ئۆتۆمبیلەکان بن. لەبەرەوەی وەکو ئاماژەمان پێدا دۆخی فەرمانبەران هێندە خراپ بووە، تەنها دەتوانن سەیری ئۆتۆمبیلەکان بکەن و ناتوانن بە هیچ شێوەیە هەوڵ بۆ کڕینیان بدەن. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.